بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. ڕۆژێکی نوێیە. ئەمڕۆژ تایبەت بە ڕووداوەکانی مۆندیال و کۆتا ئامار و داتاکان سەبارەت بە مۆندیالی 2026 ئەمریکا و کەنەدا و مەکسیک لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبم. ئەمڕۆ کۆتا ڕۆژی بەرنامەکەمان دەبێت لە ژێر ناوی مۆندیال شۆ، بەڵام لە ستایلی ئەم بەرنامەیە، لە جۆری ئەم بەرنامەیە، لە پێدانی ئەم داتا و زانیاریانە لە بڕگە و بابەتەکان ئێمە ئینشاءالله بەردەوامە بین و لە ژێر ناوێکی دیکە، بەڵام ئەمەی کە هەمان بوو تایبەت بوو بە مۆندیال و تایبەت بوو بە یاریەکانی مۆندیال و ئامار و داتاکانی تایبەت بە مۆندیال. بۆیە ئینشاءالله هەوڵ دەدەین ئەمڕۆژێک و کۆتا ئەڵقا سەبارەت بە ڕووداوەکانی مۆندیال 2026 قسەتان بۆ بکەین و لە بەیانیەوە بڕگە و بابەتەکانمان دەگۆڕین و دەچینە سەر ڕووداوەکانی ڕۆژ و بە تایبەتیش ئیتر بابەتی یانەکان و ئامادەکاری یانەکان و دۆخی یانەکان و بڕگە جیاوازەکان پێکەوە دەست پێ دەکەین. وەک دەزانن مۆندیال 2026 کۆتایی یاد لەگەڵ کۆتایەتنی یارەکانیش بە شێوەیەکی فەرمی یەکی تۆپەی جیهانی فیفا ڕیزبەندی نوێی هەڵبژاردەکانی بڵاو کردوانێ و بەپێی ڕیزبەندەکەش لەسەر بنەمای کۆتا ئەنجامەکانی مۆندیال دانراوە و ئەم ڕیزبەندیەش هەتاوەکو مانگی 10 کە یاری هەڵبژاردەکان دەست پێ دەکاتەوە درێژەی دەبێت بەبێ و گۆڕانکاری بەسەردابێت، چونکە ئێمە تاو کاتە یاری هەڵبژاردەکانمان نابێت. بەرحاڵ ئێمە ڕاستەخۆ کە دەست پێ دەکەین بە بڕگەکانی ئەمڕۆ دەست پێ دەکەین. ئەمڕۆ چەند بابەتێکمانەیە کە پێکەوە قسەی لەسەر دەکەین. فیفا ڕیزبەندی نوێی هەڵبژاردەکانی دوای مۆندیال بڵاو کردوتەوە. براوەی باڵۆندۆر لەو ساڵانەی مۆندیال بەڕێوە چۆ قسەیەکەکەین لەسەر براوەی باڵۆندۆرەکان ئەو ساڵانەی مۆندیالی تیا بەڕێوە چۆ بزانین کێ براوە و کێ براوە نەبووە. دوو میدیای فەڕەنسی کێشەی کارگەری هەڵبژاردەی وڵاتەکە لە مۆندیالدا ئاشکرا دەکەن. ئیتر خۆتان زانن هەر هەڵبژاردەیە کە تووشی شکستە بێ ڕاگەیاندنەکان بە هەوڵ باسیەوەکەن کێشە دروست بوو و کێشە دروست نەبووە. ئێستا دوو میدیای فەڕەنسی باز لەوەکەن کە لە فەڕەنسادا کێشە بۆ لە قۆناغی چارگۆشەی زەرین. دیلافیۆنتی بە موچەیەکی کەمەوانەیە ئیسپانیای کردە پاڵەوان باسێکی موچەی ڕانەرەکانەکەن کە لە مۆندیالا بوون. چیرۆکی ئاهەنگگێڕانی پیدری و باوکی دوای بردنەوەی نازناوەکانیش چیرۆکێکی تایبەتە کە پێکەوە بینەریە بین. ململانەی فرۆشی درێسی هەڵبژاردەکان لە نێوان کۆمپانیاکاندا ئەویش بابەتێکی دیکەیە کە ئەمانە هەمووی تایبەتن بە کۆتا دەرەنجامەکانی مۆندیالی 2026 و لەمڕۆ بە دواوەی ترکە بەم باسانەمان کۆتایی پێێنا ئیدی باسکردن لە مۆندیال و ڕووداوی مۆندیالی بە کۆتا دێت. دەچینەوە سەر بابەتەکانی ڕۆژ، بابەتی مێرکاتۆ، ئامادەکاری یانەکان و هەروەها ئەو کۆدەنگی کە یانەکان دەیکەن بۆ ئەوەی کە لە وەرزی نوێدا بەشێکی باش و باشتر دەست پێ بکەن. سەرەتاش دەچینە لای ڕیزبەندی هەڵبژاردەکان بە پێم ڕیزبەندەی دوایی فیفا کە ڕایگەیانوە باسێک لە ڕیزبەندەکەیەکەین و دواتر ئینشاءڵڵا قسەیەکی تایبەتی لەسەر دەکەین لە ڕیزبەندی نێوان هەڵبژاردەکاندا. طبعاً ئێمە ڕیزبەندی نوێی هەڵبژاردەکانمان بۆ هاتووە لەوەی کە فیفا دوای کۆتایەتنی یارەکانی مۆندیال ڕیزبەندێکی بۆ هەڵبژاردەکان داناوە پاشەوەی مۆندیال بە کۆتا هاتووە. طبعاً ئیسپانیا سیلسیلەیەکی زۆر باشی ئەنجامیە بوو هەر لە ناو مۆندیالدا، بڵێن لە مانگی ڕابردوو کاتێک یارەکانی گەیشتە قۆناغەکانی 8 فیفا ڕیزبەندێکی نوێی بڵاو کردە ئەرجەنتین تێیدا پلەی یەکەمی وەرگرت. بەڵام وەک دەبینن لەگەڵ کۆتایەتنی مۆندیال و بردنەوەکەی ئیسپانیا پلەی یەکەمی وەرگرت و پێش ئەرجەنتین کەوت. بەپێی ڕیزبەندە نوێیەکەی فیفا بەم جۆرەیە. طبعاً ئیسپانیا بۆ زانیاریتان 38 یاریە دوێنێ ڕیکۆردەکەمانێ 38 یاریە ئەم هەڵبژاردەیە ڕۆبەڕووی شکست نەهاتۆتەوانێ و لەم 38 یاریە ئیسپانیا ڕیکۆردێکی نوێی مێژووی کرد بە ناوی خۆی کە هیچ هەڵبژاردەیەک هاوشێوەی ئیسپانیا خاوەنی ئەو ڕێژە سەرکەوتنە نیە کە ئەمە شتێکی تایبەتمەندە بۆ ئیسپانیەکان و درێژترین زنجیرەیە، چونکە لەوەتی ساڵ 1993 و هیچ تیمەکە پێش مۆندیالەکەمی ژیان بوو بێت نەیتوانیوە نازناوەکە باتەوە و ئەرجەنتینیش ئەم مۆندیالە هەر عینندۆخی لێ بەسەر هات وە چەند گۆڕانکارێک ڕوویدا. باش دەچمە سەر ڕیزبەندەکان. یەکەم هەڵبژاردەی ئیسپانیای پاڵەوانی جیهان هەر بچێتەوە سەرخۆی. هەڵبژاردەی ئیسپانیای پاڵەوانی جیهان پلی یەکەمی گرتووە کە کۆی ڕێژەی خاڵەکانی 1995 خاڵ و پۆینت 88 کە پلی یەکەمی گرتووە و بەم چوارگۆشەی زێڕینە ئیسپانیا بە بردنەوەی یاری کۆتایی و دۆخی بەدەستێنەوە 30.27 دەسەبەر کردووە بۆ خۆی، بۆیە ئاوا پلی یەکەمەکەی گرتووە. لە بەرامبەردا هەڵبژاردەی ئەرجەنتین دابەزیوەتە ڕیزبەندی دووەم لەبەر هیچ پۆینتێکی وەرنەگرتووە
و کۆتای یاریشی دۆڕانەوە ئەرژەنتین بۆ 1970.37 لە هەروەها هەڵبژاردەی فەڕەنسا پلەی سێمی گرتووە کە فەڕەنساش لە دوامین دویاریدا ڕوبەڕووی شکست ساتۆتەوانێت لە قۆناغی چوارگۆشەی زەرین هیچ پۆینتێکی وەرنەگرتووە. فەڕەنسا لە ڕیزمەندەکەیە لە پلەی سێمی ڕیزمەندی هەڵبژاردەکانی جیانە. هەڵبژاردەی ئینگلتەراش پاژێ پلەی سێمی مۆندیالی دەستەبەر کرد 33.40 وەرگرتووە، بەڵام ئینگلتەرا هێشتا لە پلەی چوارەمی ڕیزمەندی هەڵبژاردەکانی جیانەوە و چوار هەڵبژاردەیەن کە چوارگۆشەی زەرینی مۆندیالیان پێکەوە بێت. هەڵبژاردەی بەرازیل سەرڕایەوەی لە قۆناغی 16ی مۆندیالی بەرامبەر بە نەرویج ماڵاوی کرد، بەڵام بە پێی ڕیزمەندی فیفا هەڵبژاردەکە پلەیەک سەرکەوتووە. ئێستا لە پلەی پێنجەمی جیانە بە 1804 خاڵ پۆینت 92. لە بەرامبەریشدا مەغریب پلەیەک سەرکەوتووە، گەرچی لە کۆتاییاری بەرامبەر بە فەڕەنسا بە 2 گۆڵی بێ وەڵام شکستیەنە، بەڵام مەغریب لە پلەی شەشەمی ڕیزمەندی هەڵبژاردەکانی جیانە. هەڵبژاردەی پرتوگال پاشوێ بەرامبەر بە ئیسپانیا ماڵاوای کرد لە قۆناغی 16ی مۆندیالی. پرتوگال بە گۆڵێکی بێ وەڵام بە گۆڵێکی میکێل مێرینۆ بەرامبەر بە ئیسپانیا ماڵاواییان کرد. پرتوگال دوو پلە دابەزی، واتە پێشتر هەڵبژاردەی پرتوگال لە پلەی پێنجەمی ڕیزمەندی هەڵبژاردەکانی جیانە بوو، بەڵام بەو شکستە و بەوەی کە لە قۆناغی 16ی مۆندیالی ماڵاوای کرد دوو پلە دابەزیوە و هەڵبژاردەکە هاتووەتە ڕیزمەندی حوتەم. هەڵبژاردەی بەلجیکا پاشۆی گەشتنی بە چارێکی کۆتایی مسۆگەر کرد و لەو قۆناغەشدا بەرامبەر بە ئیسپانیا بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک ڕوبەڕووی شکست ساتوانێ. بەلجیکا لە ڕیزمەندی مانگی ڕابردووشدا پلەیەک سەرکەوت بوو، لەم ڕیزمەندی نوێشا جارێکی دیکە پلەیەکی دیکە سەرکەوتۆتەوانێ بە 1778 خاڵ پۆینت 36 پلەی یەشتەمی هەڵبژاردەکانی جیانی گرتووە. هەروەها هەڵبژاردەی هۆڵنداش پاژەوەی کە بە لەدانێک لاکەرەکان لە قۆناغی 32 بەرامبەر بە مەغریب ماڵاوایی کرد پلەیەک دابەزیوە و هاتوتە پلەی نوێمی ڕیزمەندی هەڵبژاردەکانی جیان و 1775 خاڵەوە پلەی نوێمی گرتووە. هەڵبژاردەی مەکسیک کە لە قۆناغی چارێکی یاخود لە قۆناغی 16 بەرامبەر بە ئینگلتەرا ماڵاوایی کرد 4 پلە سەرکەوتووە، لە پلەی 14می جیانەوە هاتوتە پلەی 10می جیان. مەکسیک خاوەنی 1754 خاڵە. ئەمە ڕیزبەندی ئەو دە هەڵبژاردەیەیە کە پلەکانیان وەرگرتووە. گەر گرافیکی تر تایبەت بەمەما بێت یاخود پێما بێنم گرافیکەمانێ لەسەر ڕیزبەندی هەڵبژاردەکان هەر ئەم گرافیکەشمانەوە. ئەمە ئەو هەڵبژاردانن کە گۆڕانکاری بەسەر پلەکانیان هاتووە لەم ڕیزبەندە نوێی فیفاە. چیمانەیە؟ هەڵبژاردەی نەرویجمان هەیە. هەڵبژاردەی نەرویج بازدان و لەگەڵ سویسرا بازدانی گەورەیان کردووە. نەرویج هاتوۆتە پلەی 19می جیان 12 پلە سەرکەوتووە، واتە پێشتر نەرویج پلەی 30یەکەم بووە، ئێستا هاتوۆتە پلەی 19می جیان. هەڵبژاردەی سویسرا هاتوۆتە پلەی 4 لە پلەی 19 هاتوۆتە پلەی 14می جیان. لە بەرامبەردا ئەڵمانیامان هەیە دابەزیوەتە پلەی 12می جیان و دۆخەکەی خراپ بووە. ئیتالیا دابەزیوەتە پلەی 15می جیان کە بەشداری مۆندیالی نەکردووە ئیتالیا. هەروەها تورکیاش دابەزیوەتە پلەی 27می جیان کە ئەمەش هاتنە خوارەوەیەکی گەورەیە بۆ هەڵبژاردەکانی ئەڵمانیا، ئیتالیا و هەروەها تورکیا لە بەرامبەردا سویسرا و نەرویج سەرکەوتنێکی باشیان کردووە. سەبارەت بە هەڵبژاردەکانی عەرەب یاخود هەڵبژاردەکانی دیکە یاخود هەڵبژاردەکانی کیشوەری تر، هەڵبژاردەی یابان 12 پلەی دیکە سەرکەوتووە، گەرچی لە قۆناغی 32 بەرامبەر بە بەرازیل ماڵاوای کرد، بەڵام بەراورد بەو ڕیزبەندی و بە هەڵبژاردە ڕکابەرەکانی هەڵبژاردەی یابان هاتوۆتە پلەی 17می جیان، واتە هاتوۆتە پلەی 17می جیان و 12 پلە سەرکەوتووە کە ئەمەش ڕیکۆردێکی نوێ بۆ هەڵبژاردەی یابان لە ڕیزبەندی هەڵبژاردەکاندا. هەڵبژاردەی ئێران هاتوۆتە پلەی 22می جیان، پلەکەی دابەزیوە. لە بەرامبەریشدا هەڵبژاردەی کۆریای باشوور 7 پلە دوا کەوتووە. کۆریای باشوور کە لە قۆناغی کۆمەڵەکان و قۆناغی یەکەم ماڵاوای کرد 7 پلە لە پێگەکەی خۆی دابەزیوە و هاتوۆتە پلەی 32می جیان. ئەمە بۆ هەڵبژاردەی کۆریای باشوور کەم ڕێتینگەشێکێکە لە خراپترین ڕێتینگەکان بۆ کۆریای باشوور. لە بەرامبەردا هەڵبژاردەی تونس پاش تۆمارکردنی 3 شکست لە مۆندیالدا پلەکەی زۆر دابەزیوە، 12 پلە چۆتە خوارەوانەیە و هاتوۆتە پلەی 57می جیان. هەڵبژاردەیەکی دیکەیەکی شوێری ئەفریقای باشوورمانەیە کەویش هەڵبژاردەی میسرە، پاشەوەی مسر ئاسێکی بەرزی پێشکەش کرد
و لە قۆناغی شانزەی مۆندیالیشدا بەشێکی دراماتیکی بەرامبەر بە ئەرژەنتین ماڵاوای کرد و کاتێک بە 2 گۆڵ پێشکەوت بەڵام لە کۆتاییەکانە 3 گۆڵی لەسەر تۆمار کرا و ماڵاوای کریگنان زۆر نزیک بلۆی بگاتە قۆناغی چارەکی کۆتایی. هەڵبژاردەی میسر بەرامبەر بە واستەی لە مۆندیالدا پێشکەشی کردووە 5 لەسەر کەوتووە و ئێستا لە پلەی 24مینی جیاندایە. ئەمە ڕیزبەندی سەرجەمە و هەڵبژاردانەیە کە لە دوای یارەکانی مۆندیال ئەنجامەکانیان و بەپی ئەنجامەکانیان ڕیزبەندی خۆیانیان وەرگرتووە و هەڵبژاردەکانیان بە جۆرێک لە جۆرەکان هاتوونە دووە یاخود پێشکەوتون کامە خۆی لە خۆیدا ڕیزبەندی ئەم هەڵبژاردانە کرد گرنگیشی بە ئەنجام و یاریکردنیان لەو پاڵەوانێتیە گەورانە. هەموو کۆتایی هاتنی مۆندیالێک ئێمە باسێکی زۆر گەورە دێتە ئاراوە باسی باڵۆندۆرە. تەبعاً خۆتان نەزان من جارێکترم مێژۆتان بیرە خەمانێ پێشتر باڵۆندۆرە هەمێتێکی ئەوەی نەبوو. باڵۆندۆر خەڵاتێکی لاوەشی بوو بەڵام ئەو کاتەی ساڵی 2010 فیفا هات خەڵاتەکەی خۆی کە باشترینی گیان بوو تێکەڵی کرد لە باڵۆندۆرە و خەڵاتەکەی خۆی لابرد و باڵۆندۆری وەکو خەڵاتی ڕسمی ناسان ئیتر لە ساڵی 2010 قیمەتی باڵۆندۆر وەکو خەڵاتی تا کەسی گەشتە لووتکە ئەینا بۆ کەسانێک کە لە ماوەی لە سەدەی 20 سەیری یاریکردنیان کردبێ ئێستش بڵێ باشترین یاریزانی ساڵی 2005 یا 2004 سەیریکە ئێمە فیگۆمان هەبوو باڵندۆری بردوتوانێ بەڵام نەبووە باشترین جیان کەس باسی نەکردو مایکلۆین باڵندۆری بردوتەوە بەزە هەمیەتی نەبوو شفچینکۆ باڵندۆری بردوتەوە کەس هەمیەتی نەبوو نێدڤید باڵندۆری بردوتەوە ئەهمیەتی نەبوو بۆ باشترینەکەی فیفا گرنگتر بووە ئەم خەڵاتە باڵندۆرە دراوەتەوانێت چونکە باڵندۆر گۆڕانکاری زۆری بەسەراتۆ لە مێژوویە بۆ نمونە پێشتر بە زیراوە بە یاریزانی ئەوروپی دواتر بڕیاریان داوە چەند ناوچەیشی دیکە بگرێتەوە دواتر بڕیاریان ناو پێچەوانەی خەڵاتی باشترین یاریزانی جیهان کە ئەوە بۆ هەموو سەرگۆی زەوی دابشکرا بەڵام ساڵی 2010 کاتێک وەکوتم فیفا و باڵندۆر یەکیان گر وە فیفا خەڵاتەکەی خۆی کێشاوە ئەم باڵندۆرەی وەکو خۆی ناسان قیمەتی باڵندۆر بە شێوەیەکی بەرچاو بەرز بوو وە لە ئێستاشدا باس لەوە دەکرێت کە باڵندۆر لەسەر و هەموو خەڵاتە تاکەسەکان و هیچ شتێک لە پێش باڵندۆرۆنی طبعاً ئێمە باسێکمان هەیە ئەو ساڵانەی کە براوەی باڵندۆر تێیدا براوەی مۆندیالی بووە ئەمەیان ئەم سێ براوەی باڵندۆرە شتێکی جیاوازە بۆ لەبەرەوە کاتە فرانسفوتبۆڵ خۆی خەڵاتەکانی ئەو هیچ عیلاقەیەکی بە فیفاوە نەبووە بەڵام ئەلێرەدا ئیتر جابوونەوەکە دووبارە ڕووی یاوانێ ینی ئەوە بوو کە ئیتر ئەهەمیەتی باڵندۆر زۆر زیاتر بوو ئەلەم کاتەدا کام باڵندۆرانە دراون باشترینی فیفا گرنگتر بوو ئاین تێبگەن لە قسەکەی من کە زیدان و ڕۆناڵدۆ و کاناڤارۆ خەڵاتی باڵندۆریان بەرز کردوتەوانێ لەو کاتەدا خەڵاتی باشترین یاریزانی جیانی فیفا گرنگتر بۆ لەو باڵندۆرانە بەڵام لەم کاتەی کە مێسی ئەم خەڵاتی بردەوانێ خەڵاتی زەبێست وەکو کێرف وەکو تەعاملکردن وەکو مامەڵەکردن یا خۆی وەکو فەرمیبوونی فیفا ئەساسە تۆ دامەزراوەیەکی فەرمی گەورەی تۆپی پێ و ئەو عایدی بەڕێوەبردنی تۆپی پێ بەڵام لەم کاتەیاندا باڵندۆر قیمەتی زیاتر بووە لە نێو ڕاگەاندەکانە زیاتر و زیاتر باس دەکرا ئەو ساڵانەی براوەی باڵندۆر براوەی مۆندیال بوون ساڵی 1998 من پێم وتنوتم باڵندۆر پێشتر نەدراوە بە یاریزانەکانی غێر ئەوروپا سەبە نمونە ساڵی 94 ڕۆماریۆ باشترینی گیان بووە ینی باشترین یەکێک بۆ لە باشترین یاریزانەکان بەڵام براوەی باڵندۆر نەبووە لەبەروی جەماعەتی فرانسفوتبۆڵ خەڵاتەکان ناوە بەس بە یاریزانی ئەوروپی لە ساڵی 95ەوەی گۆڕن کە 95 جۆرجیا یەکەم براوەی ئەو خەڵاتە بێ ساڵی 1990 زینەدین زیدان کە براوەی مۆندیال بوو لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسا و توانی 2 گۆڵ لە یاری کۆتاییدا تۆمار بکات بوو بە براوەی خەڵاتی باڵندۆر ساڵی 2002 ڕۆناڵدۆ لویس نازاریۆ دالیما ناسراو بە فینۆمینۆ پاشەوەی گۆڵکاری مۆندیال بوو بە تۆمارکردنی 8 گۆڵ بە هەمان شێوە خەڵاتی باڵندۆری بردەوانێ ساڵی 2006 فابیۆ کاناڤارۆ پاشەوەی سەرکردایەتی هەڵیبەرگری ئیتالیای کرد بۆی کە ئیتالیا نازناوی مۆندیالی بەرێتەوانێ و ئیتالیا لەو مۆندیالەیە تەنها 2 گۆڵی لەسەر تۆمار کرا فابیۆ کاناڤارۆ پێشتریش براوەی نازناوی خولی ئیتالی بوو لەگەڵ یۆڤانتۆسا خەڵاتی باڵندۆری بردەوانێ لەو نێوەندەدا نە 2010 نە 14 نە 18 خەڵاتی باڵندۆر بۆ براوەکانی مۆندیال نەبووە تا گەیشتەوەی کە مێسی خەڵاتەکەی بردەوە بووە 22 ئیتر نازانین 26
براوەی مۆندیال کاریگەری بە یان نەبێ بەڵام لە ساڵی 2006 شەوانێ براوەی مۆندیال هەرگیز خەڵاتی باڵندۆری نەبردێتەوە تا کاتێک گەیشتەوەی ئەرژەنتین و مێسی نازناوی مۆندیالیان بردوانێ و لەسەر بنەمای مۆندیال ئەم خەڵاتە دراوە بە مێسی هیچ بنەمای یانەوە ئەم شتانە ئەنجامی باش نەبوو بەڵام ئەوان لەسەر بنەمای مۆندیالی واتە ئەم چوار خەڵاتی دەیبینن هەر چوار خەڵاتەکە لەسەر بنەمای مۆندیالی راوە ئیلاقی شوێنی تری دیکەی نەبووە زیدان لەسەر بنەمای ئاستی لە مۆندیالی 98 ڕۆناڵدۆ لەسەر بنەمای ئاستی لە مۆندیالی 2002 کاناڤارۆ لەسەر بنەمای ئاستی لە مۆندیالی 2006 لۆنێل مەسیش لەسەر بنەمای ئاستی لە ساڵی 2022 بەدەر لە یان زەمانەکەی دیکە تەنها لەسەر مانگی مۆندیال ئەم خەڵاتانە بوون بە براوەی باڵندۆرەکە گرافیکی دواتر لەسەر براوەکانی باڵندۆر تاوان سێریکە لەم نێوەندەدا ئێمە کۆمەڵی بابەتی دیکەمان هەیە بۆ باڵندۆرەکان کە پێویستەکە قسەی لەسەر بکەین زیاتر پرسیارەکە سەبارەت بەوەی ئایا براوەی مۆندیال مەرجە بۆ باڵندۆر کە طبعا ساڵی 2010 ئیسپانیا مۆندیالی بردەوە بەڵام سەرڕاوی بردنەوەیکی مێژووی بوو بۆ ئیسپانیا سەرڕاوی کە کۆمەڵێک هاوڕێی زۆری مێسیە بوون لە هەڵبژاردەی ئیسپانیا و لە بەرشەلۆنە شایەریانە کرد بەڵام خەڵاتەکە لە بەرژەوەندی لۆنەل مێسی بە کۆتات چونکە مێسی سوودی لە سیستمی نوێی دەنگدان وەرگرت و بۆ جاری دومی لەسەر خەڵاتەکەی بردەوە سەرڕاوی ئەرژەنتین لە قۆناغی چاریچ کۆتایی لەسەر دەستی ئەڵمانیا ماڵاوای کردبوو ساڵی 2010 براوەی مۆندیال یعنی سێریکە 98 2002 2006 لەسەر یەک براوەکانی مۆندیال باڵندۆری دەبردانێ بەڵام 2010 گۆڕانکاری لێ بەسەرات 2010 سیستمێکی دەنگانیان پەیڕەو کرد تەبان خۆتانزان بوونی ناوی مێسی یا ڕۆناڵدۆ لەمانە لە سیستمی دەنگانە زۆر قورسە زەلام دەنگ با بە کەسێکی دیکە کابرا ناو قورسای مێسیە بینێ ینی ڤاندای خۆی قسێکی زۆر زۆر جوانیە لەوارێ وەڵێ من کە میسیە بینم لە ناو دەنگانەکەیە ڕاستە خۆ دەنگی خۆمێن بە میسی ئیتر منی لاقم نییە و ساڵە چی کردووە چی نەکردو تۆ مادام بە سیستمی دەنگانێکی من لەگەڵ ناوی میسی بینی دەنگەکەی خۆمێن بە میسی علاقەی یاسێ و ساڵی نییە من ناچم لێ بکۆڵمەوە بزانم چەندی کردو و چەند نەکردووە بۆیە ئەبێت لە ناو سیستمی دەنگانەکانە بچووکە شتێکە بوو بە دەنگان لی نابرێتەوەنی بابەتەکەم لێرێ ساڵی 2010 مێسی بە سیستمی دەنگدان بابەتەکەی دەسەوەرگە چونکە ئەوان نە یاری کۆتایی چامپیۆنز لیگیان کرد و نە یاری کۆتایی مۆندیالیان کرد بەڵکو لە قۆناغی چاری کۆتاییش مۆندیالیش ماڵاوایان کرد و ئینتەر میلان و ساڵە براوی چامپیۆنز لیگ بوو بەڵامی چێمانە لە بەرچاو نەگیرە مەسی ساڵی 2010 خەڵاتی باڵندۆری بردوانێت ساڵی 2014 ئەڵمانیا براوەی باڵندۆر بوو ئەڵمانیا براوەی مۆندیال بوو نازناوی مۆندیالیان دەستەبەر کرد باشە کە ئەمە خۆی دەستکەوتێکی تایبەت بوو بەڵام ئەو ساڵە کریستیان ڕۆناڵدۆ لەگەڵ ڕیال مەدرید نازناوی مۆندیالیان بەرز کرد نازناوی مۆندیال و باڵندۆرەکە تێکەڵ یەکەم کریستیان ڕۆناڵدۆ نازناوی چامپیۆنز لیگیان لەگەڵ ڕیال مەدرید بەرز کردوانێ بۆیە بە هیچ جۆرێک مۆندیال لەبەر چاو نەگیرە هیچ یاریزانێکی ئەڵمانی نەبوونە پاڵەوان کە بێگومان ساڵی 2013 ڕۆناڵدۆ باڵندۆری بردبووانە لە کاتێکا بایرن پاڵەوانی چامپیۆنز لیگ بوو بە ساڵی 2014 ئەگەرچی ئەڵمانیاش مۆندیالی بردوانێ بەڵام هاتنە سەر چامپیۆنز لیگ و ڕۆناڵدۆ چامپیۆنز لیگی بردبووانێ بۆیە باڵندۆری ساڵی 2014 درا بە کریستیانۆ ڕۆناڵدۆ ساڵی 2018 فەرەنسا پاڵەوانی جیان بوو ڕیال مەدرید پاڵەوانی چامپیۆنز لیگ بوو و ڕۆناڵدۆ بربژێری یەکەمی براوەی باڵندۆر بوو لە ساڵی 2018 بەڵام پاشەوەی ڕیزەکانی ڕیال مەدریدی بەجێشت و پەیوەندی بە یۆڤانتۆسەوە کرد لۆکا مۆدریچ وەکو براوەی باڵندۆر دیاری کرا کە ئەمە سەرڕاوەی کرواتیا لە یاری کۆتایی بەرامبەر بە فەرەنسا بە 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ دۆڕا مۆدریچ سوودی لە پەرشوبڵایی دەنگی ئێستێرە فەڕەنسیەکان گریزمان و ئەمپاپی و ڤاران وەرگرت لە کۆی گشتی دەنگانەکە چونکە ئەمانەمووی دەنگدان بوون و هەروەها ڕیال مەدریدیش سێم چامپیۆنز لیگی لەسەر بردبووانەوە بۆ یەکەم کڕواتی لە مێژوودا و خەڵاتە بەرز کاتوانێ بۆیە مۆدریچ بووە براوەی خەڵاتی باڵندۆری ساڵی 2018 پێش کابارەکانیکەوە بەڵام بە دڵنیایی من لەم خەڵاتی مۆدریچ ئەم قسەیەکەم کە قسەی خۆمە ئەگەر کریستیانۆ ڕۆناڵدۆ لە ڕیزەکانی ڕیال مەدریددا بمایەتەوانێ بە دڵنیایی من پێتانەڵم ئەم خەڵاتە بۆ مۆدریچ نابوو بەڵکو بۆ خودی کریستیانۆ ڕۆناڵدۆ بوو کە
خەڵاتی باڵندۆر بێتەوە و کاتە دەبووە باڵندۆری شەشەمی بەڵام ئەو کاتێک ڕیزەکانی ڕیال مەدریدی بەجێشت و پەیوەندی بە یۆڤانتۆسەوە کرد لە خەڵاتی باڵندۆر بێبەش کراوە هەروەها لوکا مۆدریچ خەڵاتی باڵندۆر و بە دواشە زەبێستەکەی بردەوە. ئێستا پرسیارە گرنگەکە لێرەدا ئێمە ئەم سیناریۆیەمان هەیە لە بردننی خەڵاتەکان 3 مۆندیال لەسەر یەک پاڵەوانی جیهان باڵندۆریە بردەوە 3 مۆندیالی دوایەوە هەچیان پاڵەوانی جیهان نەیبردێتەوە مۆندیالی پێشوو جارێکی دیکە پاڵەوانی جیهان خەڵاتی باڵندۆری بردەوە. پرسیارەکە لێرەوەیە ئایا لە ساڵی 2026 کێ براوی باڵندۆرە بێت؟ ئایا گرنگی بە براوی چامپیۆنز لیگ ئەیرێ؟ ئایا گرنگی بە براوی مۆندیال ئەیرێ؟ یاخودەوە تا ئەم بنەمایانە هیچی پەیڕە و ناکرێ بەڵکو خۆی باڵندۆر یاخود فرانس فوتبۆڵ سیستمێکی کۆتایی دەناوی یاریزانەکان بڵاو دەکاتەوانێ و لە ڕێی سیستمەکەی دەنگانەوە کە بە قسەی خۆیان ڕۆژنامەنووسانی جیهانی دەنگی لەبارەوەیان براوی باڵندۆر بە دیار دەکرێت. بۆیە ئەمە پێویستمانە وەڵامی و پرسیارە وەربگرین ئایا ئەم گۆڕانکاریەی لە 22دا ڕوویە باڵندۆر دەچێتەوە سەر ڕێچکە ڕاستەقینەکەی خۆی لەوەی کە هەمیشە لە ساڵی مۆندیالدا براوی مۆندیال بێتە براوی چونکە لە 22 ئەو ڕاگەاندراویان بڵاو کردوانێ وتیان هەچ کاتێک براوی مۆندیال هەبوو قورسایی و سنگ دەگەڕێت قورسایی و سەنگی باڵندۆر بۆ یاریزانە دەبێت کە براوی مۆندیالە. ئێستا پرسیارەکە لێرەدا ئەوەیە 26 دەبێت دێمە چاوەڕێ بکەین ئایا براوی مۆندیال دەبێتە براوی باڵندۆر یاخود ئەم جارەش دەچێتەوە دەنگان و دوور لەم خەڵاتە دەگمەنانە مێژووی خەڵاتی باڵندۆر چەندین شێوازی دیکەی بەخۆ بینیوە کە تێیدا یعنی مۆندیال ڕۆڵێکی یاری بە کۆمەڵە چونکە کۆمەڵێک یاریزان هەیە بە ئاسی تاکەسیان لە مۆندیالەکەی جیاواز بۆ هەیە ئاسێکی بەرزتری پێشکەشوێسە بە نمونەیەمە چەند ناوێکمانەیە کە زۆر زۆر جیاوازن لەو کاتێک کە لە مۆندیالەکەی ئاسیان ناوازە بۆ خەڵاتی باڵندۆرەکەیان بەرز کردوێتوانێ. ئێستا بە نمونە بۆبی چارتۆن لە 1966 پاولۆ ڕۆسی لە 1982 لۆتار ماتیۆز لە ساڵی 1990 زێنەدین زیدان 1990 ڕۆناڵدۆ 2002 فابیۆ کاناڤارۆ 2006 و لیۆنێل مەسیش ساڵی 2022 کە ئەمانە هەمویان بە ئاستی مۆندیالی بوونەتە خەڵاتی براوی باڵندۆر. بۆیە لێرە پرسیارەکەی ئێمە ئەوەیە ئایا ساڵی 2026 براوی مۆندیال ئەهەمیەت و گرنگی دەبێت یاخۆدەوە تا باڵندۆر دەچێتەوە سەر سیستمی دەنگانەکەی خۆی و پێی سیستمی دەنگانەکەی خۆی براوی باڵندۆر دیاری دەکات. ئەمە لەسەر خەڵاتی باڵندۆر تەبان هەر هەڵبژاردەیەک کە تووشی کێشەیە تووشی دۆڕانە بێتەوانێ یەکسەر ڕاستە و خۆ دەنگۆکان بڵاوە بێتەوە ئەمە لەوێ کێشەیە و ئەمە لەوێ وایە و ئەمە لەوێ وا بوو ئەووا بوو یعنی تر شتەکان دەست پێەکە یەکسەر. من زۆر بە خێرایی باسێکتان بۆ دەکەم لەوەی کە باس لەوە کرێت لە فەڕەنسای کێشە هەیە و لە چوارگۆشی زەڕین تووشی کێشاتوە بزانین ئەم بابەتی فەڕەنساچیە. دوو ڕاگەاندنی فەڕەنسا RMC سپۆرت وارووا لیکیپ کە دوو سەرچاوی باوەڕپێکراوی فەڕەنسان دوو سەرچاوی گەورن ئەڵێ کێشەی نێوانێکی تۆپی فەڕەنسا و دەستەی ڕانەران و یاریزانەکە لە نێو مۆندیالدا سەری هەڵداوە. چی بووە؟ کێشەی ئامێرەکانی ساردکەرەوە لێدوانەکانی دیدە دیشام دەرپارەی ئەو ژینگەی کارکردن لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسا کە بۆتێکی کێشەی گەورە لە نێوانیان ئەڵێن لە نێوجەرگەی مۆندیالدا فەڕەنسا پێویستی بە ئامێری تایبەتی ساردکەرەوە بۆ بۆڕبوونەوەی گەرمای توندی ئەمریکا یەکێتەکە سەرەتا بە پاساوی کەمکردنەوەی خەرجی ڕەتی کردوەوە ئامێرانە دابین کات بەڵام دوای دەستبەردانی ڕاستەوە خۆی کاپتن کیلیان مپاپێ ناچار بوون ڕەزامەندی دەربڕن واتە بە کێشەی ئامێری ساردکەرەوەکان بۆ فەڕەنسا دابین کراوە لە مۆندیالی ئەمریکا. جیاوازی لە خەرجی بەرپرسان و یاریزانان لە کاتێکدا شێتەکە خەرجی گەشتێکی ئەندامانی مەکتەبی تەنفیزی بەبڕی 120,000 یۆرۆ دابین کردووە خێزانی یاریزانەکان ناڕەزایەتیان هەبوو لەوەی خزمەتگوزارەکان زۆر سادە و کەم کواڵیتیە. ئەم جیاوازیە بۆی دروستبوونی شەڕە قسە لە نێوان دیشامپ و بەڕێوەبەری گشتی یەکێتەکە ئەمان لە نێو جەرگەی مۆندیالدا چونکە پێیان وایە پێشوازیکردن لە خێزانەکان وەکو پێویست نەبوو لەلایەن تیمی فەڕەنساوە یعنی ئامادەکارەکانی یەکێتیەکە وەکو پێویست نەبوو لە مۆندیالەدا. قەیرانی پاداشتەدارەیەکان ئەمەش بە پێی ڕۆژنامەی لیکی بەڵێ پێش گەشتکردنیان بۆ ئەمریکا لە نێو کۆشکی ئەلیزی لە فەڕەنسا سەرۆکی یەکێتێکە فیلیپ دیالۆ بە یاریزانەکانی وتبوو پاداشتەکان تەنیا کاتێک خەرج دەکرێن کە بگەنە نیوەی کۆتایی. ئەمەش پێجوانی نەریتی مۆندیالەکانی پێشوو بوو ئەمپاپی بە توندی وەڵامی سەرۆکی دابۆ پێی وتبوو کە یاریزانەکان نرخ و بەهای هەموو قۆناغەکانی مۆندیال دەزانن
واتە ئەم تیمە هەرکە گەشتی کردووە لێەوە مقۆمقۆیەک لە نێوانیانە هەبووە جەنگی سارد لە وتێلەکە ئەڵێن چی سەر ڕاویستافی تەکنیکی و ئیداری یەکێتێکە لامان و تێلمانەوە بەڵام پەیوەندیەکانیان زۆر سارد بۆ قسەیان بێکەوە نەکردووە ئەمەش نیشانەیەوە بە کە بڕیاری ڕۆشنی دیشام لە پڕ نەبوو بەڵکو دەرەنجامی قەیرانێکی چەند مانگی بووە و دیدە دیشان بە دڵێکی پڕ لەگلەیە و ماڵاوی کرێ سام و چاوەکان لە سەر زێنێدین زێدانە تاوەکو ئەم کێشەیە چارەسەر بکات طبعا با معلوماتتان بێ لەسەر ئەم دۆخەی فەڕەنسا ئێستا ئەمەی کە باس کراوەلی چی بوو RMC باسیەکەن لە نێوان یاریزانەکان وکی تۆپی فەڕەنسای کێشە هەیە یەکێتێکە کێشەیە لەگەڵ یاریزانەکانە لە ڕووی ڕێزنەکردن و تەعاملکردنی پێویست لە یاریزانەکان و ڕاگەاندنەکانی فەڕەنسا ئێستا باز لەوە دەکەن زیدان کاتێک گێتە سەر ئەرکی ڕانەراتی هەڵبژاردەی فەڕەنسا ئەبێ ڕاستەوخۆ ئەم کێشەیە چارەسەرکاوە ئەو پەیوەندی تونند و تۆڵە لە نێوانێکی تۆپی فەڕەنسا و یاریزانەکانە دروست بکاتەوە چونکە هاوشێوەی ڕابردوو پەیوەندیەکانی نێو یەکی تۆپی فەڕەنسا و یاریزانەکان وەکو پێویست نەبووە واتە ئەمە لە پێشینەی کارەکانی زینەدین زیدا بێت لەگەڵەوەشی من بڕوان بەوەیە هەر کاتێک کە هەڵبژاردەیە گەنجامەکانی خراپ دەبن ئیتر ڕاستە و خۆ ئەمان باس لەوە دەکەن کە کێشەیەک هەیە وجودی هەیە و ئەم حاڵەتانی کە باز دەکرێت مۆندیال کۆتایی هات 308 گۆڵ لە یاریەکانی مۆندیالدا تۆمارکرا 308 گۆڵ بەرزترین ڕێژەی گۆڵ لە مۆندیالدا تۆمارکرا لیستێکمان هەیە کە ڕکابەری دەکەن بۆ بردنەوەی خەڵاتی جوانترین گۆڵەکان لە مۆندیالدا تاوان کە لیستەکە کە دواتر گۆڵەکە ڕاگەێنرا ئێمە لێرە بۆتان باسەکەین و بەڵام ئێستا ئێمە گۆڵەکانی نێو لیستەکەتان پێ دەڵێن ڕیزبەندی ئەو گۆڵانەی کە بۆ بە جوانترین گۆڵی مۆندیالی دیاری کراون لە یارەکانی مۆندیالدا کە 12 گۆڵ دیاری کراوە طبعا گۆڵەکان چی یەکەمین گۆڵی مێسی بەرامبەر باڵبژاردەی مەکسی کە گۆڵی سێم بوو ئەها گۆڵێکیە لە ڕیاڵ مەدریداکەی کە ها کلێنسەکە ئەلەمەتی لەو گۆڵاچێ ئەو گۆڵی مێسی بەرامبەر بە جەزایر لە لیستی پاڵێوراوانی جوانترین گۆڵەکانە بۆ مۆندیالی 2026 ئەو گۆڵی کە لە جەزایری تۆمارەکە گۆڵی سێویچ وەکو لەوێنەکەدا دەیبینی بە بەرچاوتەرەوە گۆڵی کێلیان ئێمپاپێ بەرامبەر باڵبژاردەی سەنیگال گۆڵی سێویەکی فەڕەنسا کە لێدانێکی بێز بوو لە دەرەوەی ناوچەی سزا ئەمپاپێ بە قاچی ڕاستی تۆپەکە لێ دەدات و دەچێتەوە تۆڕی گۆڵی مێندی گۆڵپارێز داژێنە کە ئەمەژێشێک بوو لە گۆڵە نمونەیەکان گۆڵی فێران تۆرێس بەرامبەر بە هەڵبژاردەی ئەرژەنتین لە یاری کۆتایی مۆندیالدا ئەویژێکێکە لەو گۆڵانەی کە ڕکابەری دەکات بۆ بردنەوەی خەڵاتی جوانترین گۆڵەکان هونەری ئەو گۆڵە لە تۆپێکی لامین یاماڵ بۆ پیدرۆ پۆڕۆ بەرزکردنەوەیکی جوان و دواتر نیکۆ ویلیامز دۆزینەوەی بۆشاییەک لەلایەن فێران تۆرێس و ئاراستەکردنی تۆپەکە بووی کەویش بە ئاسانی توانی گۆڵ یەکبەیکی ئیسپانیا و گۆڵی بردنەوەی مۆندیالەکە بۆ ئیسپانیا تۆمار بکات گۆڵەکانی دیکە کە ڕکابەری دەکەن بۆ خەڵاتی باشترین و جوانترین گۆڵی مۆندیال گۆڵی ژولیان ئالڤارێز بەرامبەر بە سویسرا کە لە کاتی زیادکرا و تۆماری کرد یەکێک بوو لە هەرە جوانترین گۆڵەکان کە لێدانێکی بەهێز بوو لە دەرەوەی ناوچەی سزا و قەوسێکی جوانی وەرگرت کە ئەویش ڕکابەرە بۆی کە خەڵاتی یەکێک لە جوانترین گۆڵەکانی مۆندیال بەرێتەوە گۆڵی کۆتایی جود بێلینگام بەرامبەر باڵبژاردەی فەڕەنسا لە یاری دیاریکردنی پلەی سێم و چوارەم کە یاریکردنێکی جوانی یاریزانان و بەرگریکاران و تیمە سکواتی هەڵبژاردەی ئەنگڵ تەرا بوو ئەوش گۆڵێکی ڕکابەرە گۆڵی دووبە هیچی ئەرلینگ هالاند بەرامبەر بە هەڵبژاردەی بەرازیل کە گۆڵەکە ئەو تۆپەی کەوەری گرت لەبەردەم دانیێلۆ تۆپەکەی بۆ خۆی سابت کرد لێدانێکی بەهێزی بۆ زاویەی دوور لێدا لەبەردەم دانیێلۆدا کە گۆڵی دووبەیچی نەرویج بوو کە بۆ گۆڵەشی تر هیوای بەرازیلی کوشت لە گەشتن بە قۆناغی داهاتووی مۆندیالی ئەو گۆڵەش یەکێکە لەو گۆڵە ڕکابەرانەی کە ڕکابەری دەکات بۆ بردنەوەی خەڵاتی جوانترین گۆڵی مۆندیالی گۆڵەکانی دیکە ئەمە 6 گۆڵیان 6 گۆڵمان ماوە کە بامان جۆر ڕکابەری دەکەن گۆڵی ئالا بیگۆڤیچ بۆسنی بەرامبەر باڵبژاردەی قەتەر کە بە لێدانێک لە دەرەوەی ناوچەی سزاوە بە شێوەیەکی جوان گۆڵێکی باڵبژاردەی نەمسات بۆسنە تۆمار کرد و ئەویژێکێکە لەو گۆڵانەی کە ڕکابەری دەکات بۆ بردنەوەی جوانترین گۆڵ بەڕاستی
من یەکێک لە هەرە گۆڵە نایابەکان لەلام وەکو خودی خۆم ئەم گۆڵەیانە گۆڵەکەی سیدنی کابراڵی کاپڤێردیە بەرامبەر باڵبژاردەی ئەرژەنتین گۆڵی 2-2 یارەکە کە تۆپێکی وەرگرت لە هاوڕێکی بەنزیشی تۆپەکەی هێنایەوانێ بە قاچی ڕاستی تۆپەکەی لێیە زاویەی دوور و گۆڵەکەی تیبۆ مارتینێزی هەژان کە بەڕاستی من گۆڵی ئەلڤارێز واروە ئەم گۆڵی کابراڵ بە تایبەت لە گۆڵەکەی ئەلڤارێزیش پێم جوانترە چونکە ئەم لە زاویەکی زۆر دوورترەوە لی دەدا گۆڵەکەی ئەلڤارێزیش شوێنێکی جوانە و قەوسێکی جوانەکە بۆ گۆڵەکەی بەڵام بەڕاستی گۆڵەکەی کابراڵ یەکێکە لەو گۆڵانەی کە لە زاویەکی دوور کە پێمە پێڵین زاویەی مردوو یاخود زاویەی مەیت زاویەی مردووە لیە بەڵام بە ئاراسێکی هێندە جوان لیە کە تۆڕی گۆڵی مارتینێز ێژامنەوە یەکێکە لە جوانترین گۆڵەکان لەلام وارووا گۆڵەکەی ئیسیدۆریش بەرامبەر بە مەغریبیش لە دانێکی بەهێز بوو یەکێک بوو لە گۆڵە نمونەیەکان کە لە مۆندیالدا تۆمارکرا بەڵام بەجددی من لە کوی گشتی و گۆڵانەیە پێم وایە تاوەکو ئێستا گۆڵی کابراڵ لە کوی ئەمنەوە گۆڵە گۆڵی کابراڵ جوانترە با بڕینە سەر کۆتا سێ گۆڵیش کە ڕکابەری بردنەوەیم خەڵاتە دەکەن گۆڵی ئالایجا جەست بەرامبەر بە ئێران کەویش گۆڵێک بوو لە نێوان یاریکردنی خۆی ودو و هەروە یاریکردنی خۆیوانێ بەرهەم هات ئالایجا جەست کە لەو یاریدا دوو گۆڵی بەرامبەر بە ئێران تۆمار کرد یەکێک بوو لە گۆڵە جوانەکان گۆڵی دایزن مایدا بەرامبەر بە سوید کەەوە گۆڵێک بوو تاکتیشیان لەلایەن یاریزانەکانی یابانەوە بە چەند پاساتێکی جوان تاکو گۆڵەکە باسانی مایدا بۆشاییکی دۆزی و گۆڵەکەی تۆمار کرد و گۆڵی شۆمەردرۆفیش بەرامبەر باڵبژاردەی کۆنگۆ کە هیچ بێگومان یەکێک بوو لە گۆڵە جوانەکان بەڵام بەڕاستی ئێستا من بە قسەکردن لەسەرم 12 گۆڵی کە کردم من پێم وایە گۆڵی سیدنی کابراڵ شانبەشانی ئەلڤارێزی و زیاتریش بڵێم گۆڵەکەی سیدنی کابراڵ چونکە بەجددی لە زاویەکی زۆر زۆر داخراوە گۆڵەکە تۆمارەکە لای من یەکێکە لە جوانترینە و گۆڵانەی کە لە مۆندیالدا تۆمار کراوە و لای من شایانی ئەوەیە کە بە جوانترین گۆڵی مۆندیالی دیاری کرێ گۆڵەکەی سیدنی کابراڵی یاریزانی کاپڤێردی کە گۆڵی 2-2 بوو لە ئەرژەنتینی تۆمار کرد زۆر بە خێرایی دەچمە لای بابەتی ڕاهێنەرەکان و ئەو ڕاهێنەرانەی کە زۆرترین موچیان هەبووە لە ئەم مۆندیالەیە لە کاتێکدا دی لافیۆنتی ڕانەری هەڵبژاردەی ئیسپانیا کەمترین موچەی هەبوو و یەکێک بوو لە خاوەنی کەمترین موچەکان بەڵام هەڵبژاردەکەی کردە پاڵەوانی گیان کەەوە خۆی بۆ خۆی تایبەتمەندێت کەواتە مەرج نییە پارەی زۆر و گرێبەستی زۆر یعنی بۆیە دایم ئێمە کە لایەنەکانیش باسی کۆمەڵی قسەکەین زۆر کەس ڕەخنەی لێکدا کاڵین ئەم ڕایەنەرە پارەیەکی زۆری سەرف کردووە ئەم دەستکەوتە بەماتوی یەکسەر ئەو لەولاوە تووڕا بێڵێ کاکە تو بوو باسیێماکە ئێمە بەس لە بەروی فلانکە زێنایەتی نە کاکە و واقعەکەیە کە تۆ بە پاری زۆر ئەوە تا ئێمە باسی ئەو ڕایەنەرانەش بۆکەین کە موچێکی زۆری ژەگرن و ئەنجامەکانیان بازژنە بەڵام لەگەڵ باسی ڕانەرێکت بۆکەین کە موچێکی کەمی شیەوە تا دەستکەوتی تایبەتی شێنێ بۆیە کاتێ تۆ بە پارەیەکی کەم دەستکەوتێکی گەورەیە یعنی زۆر زۆر گرنگتر و گەورەترە لەو کەسەی کە بە پارەیەکی زۆر دەستکەوتێکی تایبەتێنێ قەدری تۆ گرانتر و گەورەترە چونکە ئێمە بەدیوی عەتف و سۆز لێکی ناینەوە مەچێ لەبەر خاتیەوەی مەحموود ئەمەی هێناوە ئێمە لەبەری سەرداین چونکە مەحمودمان خۆشەوە بێ ئیلاوەمان لاگرنگ بێ و بەس باسی دەستکەوتی وەکەین بەڵام کاتێکم یاعین شتێکی تری ناشی نیژەیە کاتێک تیپی ئەمە دۆڕێڵە خەتای یاریزانەکان بۆ خەتای بەڵام کەتیپەکە بردیاوانە یەکسەری باتەوە بۆ ڕاهێنەرەکە ئەمەش عادەتێکی دیکەی ناشینە بەرحاڵ من دەچینە سەر موچەی لیستی گرانترین ڕاهێنەرەکانی مۆندیالی 2026 و بچێرەوە سەر بابەتی ڕابردووی ئەنگرافیکی خاوەنی بەرزترین موچە لە ڕاهێنەرەکانە کارلۆ ئەنشلۆتی ئیتالی ڕاهێنەری بەرازیلە 10 ملیۆن یۆڕۆی ساڵانە وەردەگرێت بەڵام هەڵبژاردەکەی لە قۆناغی 16 مۆندیالی بەرامبەر بە نەرویج ماڵەوای کرد ئەو کاتی کە منیش پێم وتن ئەنشلۆتی بەرپرسیارە لەوەی بەرازیل نەگەێنێتە قۆناغی چوارگۆشەی زەڕین چونکە ئەم یەکێتیە هاتووە بەرزترین موچەیە بە تۆ لە بەروی دۆخی هەڵبژاردەی بۆ ڕێبکەیتەوە ئێڕێکردنەوە بەرازیل بێ ڕاهێنەریش بێ لە قۆناغی 16 هەرەگاتە قۆناغی 16 ماڵەوایکە بۆیە کاتێک قیمەتی ئەم ئەرکەیتۆ لەوەیە کە تۆ ئەو پارە زۆرۆرگی بەرامبەرەوە و دەستکەوتە بێ ژولیان ناگلیسمان لە هەڵبژاردەی ئەڵمانیا کەویش قۆناغی 32 ماڵەوای کرد ئەو هەر قۆناغی 32 ماڵەوای کرد 7 ملیۆن یۆڕۆی ساڵانەی وەرگرت کە ئێستا لە پۆستەکەشی دوورخراوەتەوە بەڵام ئەنشلۆتی جیاوازەکەی لە پۆستەکەی هەرماوەتەوە شلۆتی هێشتا لە پۆستەکەی ماوەتەوە ماوریسیۆ پۆچتینۆ لە هەڵبژاردەی ئەمریکا کە هەڵبژاردەکەی لە قۆناغی 16 مۆندیالی بەرامبەر بە بەلجیکا بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک دۆراو ماڵەوای کرد 6 ملیۆن یۆڕۆی ساڵانە وەردەگرێت
تۆماس تۆخێڵ لە هەڵبژاردەی ئینگلتەرا نزیک بە 6 ملیۆن یۆرۆ وەردەگرێت کە 5.8 ملیۆن یۆرۆ وەردەگرێت. ڕۆبەرتۆ مارتینێز لە هەڵبژاردەی پرتوگال کە خەریکی هیچ نەبوو لەو هەڵبژاردەیە 4 ملیۆن یۆرۆی ساڵانە لەو هەڵبژاردەیە وەرەگرێت کە شایانی ملیۆنێکیشی نەبووە. بەڵام و 4 ملیۆن یۆرۆی وەرگرتو. من نازانم ئیتیحادی پرتوگالی هەر یعنی بەسیترین جوانترین قسە کە لەسەر مارتینێزەیە جیلێکی زێڕین و گەورەی بەلجیکای لەبەردەما بوون ئەو جیلەی نەگەیان با دەستکەوتێکی گەورە. نازانم پرتوگال چۆن ئەمایان کردە ڕایەنەت کە 4 ملیۆن یۆرۆی ساڵانەشیان پێیە. کاناڤارۆ لەگەڵ هەڵبژاردەیەکی ئاسیایی 4 ملیۆن یۆرۆی وەرەگرت. کاناڤارۆ کەس نەیزانی چۆن بوو بە ڕایەنەری ئۆزباکستان، کەس نەیزانی چۆن ئەم تیپەی بردە مۆندیال، دوای 3 یاریان دۆڕان لە مۆندیالەکە و خێر عەلە خێرەوە و ساڵانەی 4 ملیۆن یۆرۆی خۆی وەرەگرێ و هێشتا دووریش نەکەوتەوە لە پۆستەکەی. دیدیە دیشام ڕایەنەری هەڵبژاردەی فەڕەنسا سەرڕایەوەی 2 مۆندیالی ڕابردوو هەردووشی تیپەکەی گەیاندبوو یاری کۆتایی و هەم مۆندیالش باسێکی بەرزەواتنە قۆناغی تەڕۆشی زەرن، بەڵام موچەی ساڵانەکەی 3.8 ملیۆن یۆرۆ بوو. ئەمە موچەی دیشان بووە و ڕۆناڵد کیومان لە هەڵبژاردەی هۆڵەندا 3 ملیۆن یۆرۆ بووە. گرافیکی دواتر هەر لەسەر موچەی ڕایەنەرەکان مارچیلۆ بێڵسا لە ئۆرۆگوای بامان شێوە 3 ملیۆن یۆرۆی هەبووە. کافێرەگێری لە مەکسیک 2 ملیۆن یۆرۆ و نیوی هەبووە. گۆستاڤ ئۆلڤارۆ لە هەڵبژاردەی پاراگوای ڕایەنەرە ئەرژەنتینیەکە 2 ملیۆن و نیو یۆرۆی هەبووە. جێسی مارش لە هەڵبژاردەی ئینگلتەرا لە هەڵبژاردەی کەنەدا 2 ملیۆن و نیو یۆرۆی هەبووە. ژولیان لۆپێتیجی لە هەڵبژاردەی قەتەر 2.4 ملیۆن یۆرۆی هەبووە. لیۆنێل سکالۆنیش لە هەڵبژاردەی ئەرژەنتین 2.3 ملیۆن یۆرۆی هەبووە لە کاتێکدا ئەمە پاڵەوانی جیانیش بوون. دێلا فیۆنتی لە هەڵبژاردەی ئیسپانیا سەرڕاوی براوی یۆرۆ بووە، داوای نیشتنلیگی 23 بووە و جیلێکی زێڕینی بۆ ئیسپانیا دروست کردووە کە پێشتر پاڵاوانتەکانی لاوانی بردوێتەوە. موچەی ساڵانەکەی تەنها 2 ملیۆن یۆرۆ بووە و ئیسپانیاشی بە ئاست و بە ئەنجامکردە پاڵەوانی جیان لە هەموو مۆندیالەکەشە 1 گۆڵی لەسەر تۆمار کرا و بۆ زانیاریشتان دیلا فیۆنتیەکە لەو ڕانەرانەی خۆی تواناکانی خۆی پێشکەشی ئیتیحادی ئیسپانی کردووە و حەزی کردو لەگەڵ فیاتی هەڵبژاردەکە ئیشکا. بەڵامەوە تا چ داهاتوویەکی گەورە بۆ هەڵبژاردەکە دەنووسێتەوە و پۆکو پێشم وتون و ئەشیڵێمەوە قسەیەکەمانێ لە داهاتوویەکی نزیکدا ئەم یاریکردنەی دیلا فیۆنتی دەبێت بە تۆپی پێیەکی تایبەت و هەموو کەس باسیەکە، چونکە دیلا فیۆنتی نەپێویستی بە ڕاکردنی یاریزانەکانێتی، نەپێویستی بە پرێسینگی بەردەوامە، بەڵکو تەنها خۆی بەستووە بە جوڵە و بە شێوازی وەستانی یاریزانەکانی. لە ڕێگەی ئەم شێوازە وەستانەوانێ ڕێکی خستووە کە خۆی باش یاریکە و نێڵەتی پێڕکابەری ژیاریکە بەبێ ماندووبوونی شێوتۆ تووشی یاریزانەکانی کا پێچوانەیە ئەوەی کە دێمبڵی و کوڤارا و یاریزانەکانی دیکە ئەڵێن ئەگەر لای ئینریکی ڕانەکەی لە پێگاتی سەرەکییان نابی. بەڵام ئەم ڕاکردنیش بە یاریزانەکان ناکە، بەڵام وەستانێکیان پێیەکە نێڵێ مەترسی لە سەرتیپەکەی دروست بێون و خۆش هێچ کات بێ مەترسی دروستەکە. بۆیە ئەوە تا دیلا فیۆنتی بە موچەی ساڵانی 2 ملیۆن یۆرۆ توانی باشترین تیپ بۆ بە شایستەترین شێوە تیپەکەی بگاتە پاڵەوانی جیان و نازناوی مۆندیالی بۆ دەستەبەر بکات. هەر لە باسی پاڵەوانی جیان دەمێنمەوە. دەچمە ڤیدۆیەک باو ڤیدۆی بینین دوای قسەی لەسەر دەکەین هەر سەبارەت بە تیپی پاڵەوانی جیانە. تاوان پیدری اینجا بە بابەتەکە ڤیدۆکە لە کاتی قسەکانمان ڕایتە دیاتیشتە سەرگرافیکەکەی کێشەمانە. پیدری پاش کۆتایەتنی مۆندیال بەم شێوەیە ئاهەنگی بردنەوەی نازناوی مۆندیالی لەگەڵ باوکی گێڕا کە بە شێوکی جیازەویش لە ڕێگەی ئەنجامدانی نەریتێکی هێماییە کە هەمیشە لەگەڵ باوکی ئەم نەریتە هێماییە دەکات، ئەویش فێرناندۆ گۆنزالێسی باوکێتی. ئەم بابەتە چییە؟ دوای ئەرژەنتین شکستیانە بەرامبەر ئیسپانیا بۆ پاڵەوانی جیان، پیدری و باوکی چوونە نێو یاریگا و لەوێ یاریزانەکە لێدانی پێناڵتی ئاڕاستی گۆڵ کرد و باوکیشی وەک باڵ و پارێز لەناو گۆڵ تاوەستا و لێدانە سزاکی پیدری گەڕاندەوە. ئەم نەریتە مێژوویکی تایبەتی هەیە کە بچینە سەر گرافیکەکە زیاتر قسەی لەسەرکەین. فێرناندۆ گۆنزالێس
کە باوکی پێدری دەکات لە گەنجیدا گۆڵپارێزی یانەیەکی ناوخۆیی بۆ لە ئیسپانیا باشە باوکی پێدری گۆڵپارێزی یانەیەکی ناوخۆیی بۆ لە ئیسپانیا بەڵام لەو کاتەدا باوکی فێرناندۆ گۆنزالێس کە دەگاتە باپیری پێدری کۆچی دوایی دەکات بۆی کۆچی دوایی باوشیەوانێ فێرناندۆ گۆنزالێس واز لە یاری ناچارە بێ واز لە یاریکردن بێنێت چونکە بێ خەریکی ماڵ و مناڵەکەی بێ واز لە یاریکردنێنێ واز لە گۆڵپارێزیەکە شێنێ پێدری لەو کاتەوەی بۆ بە یاریزانی پیشەگەر دوای هەر نازناوێکی گەورە باوکی لەگەڵ یایەتی لە نێو یاریگادا قەرەبووی بۆ دەکاتەوانێ و ممارەسەی گۆڵپارێزەکەی لەگەڵ باوکی ئاکاتەوانێ واتە هەموو کاتێک خەونەکەی بیری باوکی هێنێتەوانێ و لە نێو یاریگاکەدا خەونەکەی بۆ بەدیێنێتەوە وەکو گۆڵپارێزێک مامەڵەی لەگەڵەکە کە هەمیشە پێدری لێدانێکی سزا جێبەجێ دەکا و باوکیشی وەک گۆڵپارێز تۆپەکە دەگرێت هەمیشە پێدریش لەبەر خاتری باوکی لێدانە سزاکە لەدەست دەدات و وا دەکات باوشی تۆپەکە بجێڕێتەوە بەمەش ئەیسەلمێنێ لەوەی کە باوکی ممارەسی گۆڵپارێزیەکەشیەکە و لە ئامان کادا پێدریش وەفای هەیە بۆی کە باوکی لە پێناو ئەواندا وازی لە خولیاکەی خۆیەناوە کە گۆڵپارێزی بۆ وانی پەروەردە کردو بۆیە ئەم ئێستا خولیاکەی باوکی لە یاد نەکردەوە دەیوێت پاشەر پاڵاوانتێکی گەورە نمایشێکی گەورە بۆ باوچێکە و هەمیشەش ئەم ڤیددیوانەی کە پێدری ئەیکا و نمونەیەکی باڵایە بۆ بەهاخێزانەکان کە لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو دەکرێتەوانێ و ڕێزێکی زۆری لێ دەکرێت و هەمووان پێشوازێکی گەورە دەکەن و ئەم ڤیددیۆی پێدرێش کە ئێستا بڵاوی کردێتەوە کە پاش یاری کۆتایی مۆندیال لەگەڵ گۆنزالێسی باوشی دیسانۆم لێدانە سزانە جێبەجێ کردووە ڤیوێکی زۆر باشی لە نێو سۆشیال میدیا هەیە و تاو دەنگانەوەیکی باشی بۆ یاریزانەکەەوە بۆ باوکیشیە بووە دەچمە کۆتا بابەتی ئەمڕۆم کەویش هەر تایبەتە بە هەڵبژاردەکانی مۆندیال تایبەتە بە فرۆشی درێسی هەڵبژاردەکان کە ئیترەمە کۆتا بابەتی منە لە مۆندیال شۆ و بابەتەکانی مۆندیال لەمە بەدووە بە کۆتا دێت و دەچینە سەر بابەتەکان و ڕووداوەکانی ڕۆژ و باسکردنی یانەکان و لە زمنیا پێکەوە لەگەڵ هاوڕێیانیشمان کۆمەڵە باسی تایبەت لە نێویانەکان لەم کاژمێر چوارەیە پێکەوە باس دەکەین کە بۆ وەرگرتنەوەی وەڵامی زۆربەی پرسیارەکان بێت پرفۆشترین درێسی هەڵبژاردەکان و قازانجی کۆمپانیاکان کە لای هەمووتان ئاشکرایە ڕکابەریکی الحەمدولله ڕکابەریکی زۆر تونت هەیە لە نێوان کۆمپانیای ئەدیداس و نایک ئەدیداس سەر بە ئەڵمانیایە واروان نایکیش سەر بە ئەمریکایە کە سپۆنسەری زۆرێک لە هەڵبژاردەکان دەکەن ئەرژەنتین فرۆشی درێسەکەی 4.13 ملیۆنە کە ئەمە بەرزترین ڕێژەیە کۆمپانیای ئەدیداس خاوەنداری ئەم درێسی ئەرژەنتینەکە هەمووشتان ئاشکرایە قورسایی درێسی ئەرژەنتین بەهۆی ئەو شعبیەتە گەورەوەیە کە لێنێل مێسی هەیەی چونکە زۆری و درێسانەیە کە ڕێ هۆکارەکەی مێسیە ڕاستە ئەرژەنتین خۆی هەر هەندەری هەیە هەندەرێکی بێشماریە بەڵام بەم دوای هەندەری ئەرژەنتین کە زیای کردووە هۆکارەکەی لێنێل مێسی بووە کە لە سەدەی 21 بە تەواتی زیای کردووە نا پێشتر هەندەری ئەرژەنتین وەکو هەندەری هەموو هەڵبژاردەکانی دیکە من بیرمە سەرەتای ساڵی 2000ەکان ئێمە ڕێژەیەکی زۆر بووین هەندەرانی ئیتالیا بووین هەندەری بەرازیل بووین هەندەری ئەرژەنتین بووین علی بڕوا بکە هەندەری پورتوگال فەڕەنسا کەمەکەمە دروستە بوو پورتوگالەوە هەر وجودی سەش پورتوگال هەمووی هەندەری ڕۆناڵدۆ هەر پورتوگال نییە کەمەکەمە ئینگڵتەرامان هەبوو یعنی زۆربەی زۆری ئەڵمانیا هەندێکی بێشماری هەیە با لە یادی نەکەم هۆڵندا ئەو کاتە هەندەری هۆڵندا زۆر بوو باسی سەرەتای سەدەی 2002 و 4وانت بووکەم بەس ئەرژەنتین لە دوای دەرکەوتنی مێسییان دەرانەکەی بە شێوکی بەرچاوزیای کرد ئەوەش بەڵگەی فرۆشتنی درێسەکانەکە هۆکارێکی گەورەیە ئەنگلتەراکە کۆمپانیای نایکی سپۆنسەری دەکات فرۆشتنی درێسەکەی 3.14 بووە ئەمریکا هەڵبژاردەی ئەمریکا خۆی لە ناو ئەمریکا فرۆشتنی درێسەکەی کارنایک سەرپەرشتی هەڵبژاردەکەی خۆیانەکە 2.54 ملیۆن بووە ئیسپانیا کە ئەدیداس سەرپەرشتی فرۆشتنی درێسەکەیەکە 2.37 ملیۆن بووە واروە هەڵبژاردەی فەڕەنساش کە نایک فرۆشتنی درێسەکەی لاستۆ گرتووە 2.16 واتە ئێمە زۆرینەی زۆری درێسی هەڵبژاردەکانمان لەلایەن ئەدیداسی ئەڵمانی و نایکی ئەمریکیەوە سەرپەرشتی فرۆشتنیان دەکرێت و داهاتی ئەم فرۆشتن و درێسانە بەشێکی زۆریان دەگەڕێتەوە بۆ کۆمپانیاکە کە دەیفرۆشێتوانێت چونکە ئەو وەکو لای خۆمان نییە درێژ بە مەشوە ئیلا تۆ لەوێ زیاتر درێسی فەرمی
ئەتوانی بکڕیانی درێسە ئۆرجیناڵەکە توانی بکری دەرەسە ئۆرجیناڵەکەش کۆمپانیاکە سەرپشکە لە فرۆشتنی ئەمیەت عقد لەگەڵ هەڵبژاردەیەکە بۆ نمونێت لەگەڵ ئەرژەنتیناکاڵێ من تا 4 ساڵی داات و درێسەکانی تۆ دروستەکەم و هەر درێسەکانیش خۆی خاتە بازارەکانەوەنێ 50 میلیۆنەیە بە ئەرژەنتین ئەڵێ من بۆم 4 ساڵە 50 میلیۆن یۆرۆیم بە تو هەموو درێسەکانی تۆ من دروستیەکەم ئێتر بەو جۆرە ئەرژەنتینی جیلاقێکی تەنها ئەوەی لە کاتی فرۆشتنی زۆری درێسەکانە پشکیشی لێ ژێڕێتەوە بە وڵاتەکەی نا زۆرینەی زۆری بۆ خۆیانە بێ و کۆمپانیانی کە درێسەکان دروستەکەن هەر خۆیان داهاتی درێسەکان بخۆیانە بن و زۆرترین پڕفرۆشیانە بێ ئەوان تەنها پارەیەوە عقدەیەن کە بوونە ساڵە لەگەڵ هەڵبژاردەکەیان تۆماریەکەن مۆندیال شۆ وەکو ناو وەکو بەرنامەی تایبەت بە مۆندیالی بە کۆتات سبەی بە ناوێکی نوێ هەر لە کاژمێر چوارەوانی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست سپێک دەگەینەوە بەڵام بابەتەکانمان دەگۆڕێت لە مۆندیالیەوە دەگۆڕێتەوە بۆ بابەتەکانی ڕۆژ و بابەتی یانەکان.